لە نێوان ئێمەی غەریب و ئێوەی خاگنشیندا ژانێکی هاوبەش هەیە. ئێمە لێرە گرفتار و ئێوەش لەوێ گرفتار، هەردوو پەرێشانین لە کۆتایی کار. کێوتی ئێمە لێرە خۆشبەختترینین، بێغەمترین تایەفەی سەرڕووی زەمینین. تۆ خاگنشین و ئێمە عەرزنشین، هەردووکمان حەسرەت بۆ یەک هەڵەکێشین. کێ وتوێتی کە لێرە غەمبوونی نییە، لە بێکەسی و ئازاری جودایی خەبەری نییە. قسە لەسەر بەهار و چەمەن و ئاو و هەوا نییە، ئەم شارە بەهاریە لە خەونی دڵی ئێمەدا نییە. قسە لە ژیانی من و تۆیە، لەکوێیە و لەکوێ نییە. قسە لەسەر مەرگە، لەسەر چارەسەر و دەرمان نییە. ئێمە لێرە گرفتار و ئێوەش لەوێ گرفتار، هەردوو پەرێشانین لە کۆتایی کار. خۆشەویستانی مروارەکانی غوربەت، ئەم کاتتان باش. ئەم جارە لە بەرنامەیەکی تایبەت بە ساڵیادی بەرنامەکەمان بە میوانداری ستافی بەرنامەکە کە هەمیشە لە پشتی کامێرەوە بوون، لێرەین بۆ ئەوەی وەڵامی ئەو پرسیارانە بدەینەوە کە زۆرێک لە سۆشەڵ میدیا لێمان کراوە. کاکە جا چۆن بەخێر بن؟ سیحەتتان حاڵتان بەخێر بن، بەخێر بن سەرچاو. زەحمەتان کێشاوە. سەرەتا پێم خۆشە یەکە بە یەکە سپاسی هەموو لایەکتان بکەم. زۆر سپاس بۆ ستافی بەرنامەی مروارەکانی غوربەت. زۆر سپاسی میوانە بەڕێزەکان مەکەم کە بانگهێشتی منیان قبوڵ کردو هاتوونەتە بەرنامەکەوە. زۆر سپاس بۆ خێزانەکەم کە هەمیشە پشتیوان من لە بەردەوامیدان بە کارە هونەریەکانم، بەم کارە بەم بەرنامەیە. پێم خۆشە سەرەتا وەک دەستخۆشی وەک سوپاس یەک بە یەک لە کاکی دەرهێنەرەوە سۆران سۆرانی لە سپاسی کاک ئاسۆ حەسەن بکەم کە لە سەرەتای بەرنامەکەوە بەخۆی و سێتە کامێرەوە لە خزمەت بەرنامەکەیە. زۆر سپاسی کاگربارەکەین کە میوانێکی تازەیە، چەند هەڵقەیەکە لەگەڵمانەیە. کاک سۆران سۆرانی، پێم خۆشە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەکرێت باسی چەند گرفتێک یاخود لە خۆشی ناخۆشیەکانی لە چی لەم بەرنامەیە ڕازید، لە چی ناڕازید، ئەگەر وەکو یادەوەری بێ، ئەگەر وەکو قسە و باز بێ لەسەر بەرنامەکە بکرێت. زۆر سوپاس زەمەل خان. بەڕاستی حەزەکەم سوپاسی تۆ بکەم، سوپاسی هەموو کەسانش کە لە پشتی بوون بۆم بەرنامەیە. سەرەتا کە بیرۆکەکە و باس کرد من زۆرم بەدڵ بوو، ئەو بە تەلەفۆن پێوتم میشون واشکارێکی زۆر جوانە دەستخۆش بێ، ئەمە لە خزمەتان. ئەوە بوو کاگاسۆشمان بان کرد، کاگاسۆها و کاکسە باڕەوان دزیها و لە حەڵقەی یەکەما با بڵێن زەنجیرەی یەکەم کۆمەڵێ میوانی زۆر ناوازە بان کردبوو، دەستی خۆش بێ. خۆبەخشانە هاتیینە پێشەوە لەبەرەوەی زانیمان بەرنامێکی زۆر زۆر پێویستە بۆ ئەو مرواریانەی کە هەر بەڕێزە ناون مرواریەکانی غوربەت. بەڕاستی مروارین کۆمەڵێ هونەرمەند، کۆمەڵێ شاعیر، ئەدیبی زۆر لە غوربەتە هەن، بەداخەوە کە میدیاکانی لای خۆمان فەرامۆشیان کردوون. جەنابە هەستای بە پڕکردنەوەی ئەو کەلێنە، بە بانگێشکردنی ئەوان بۆ ماڵەکەی خۆت، بە خۆت و بە خێزانەکەتەوە، بەتەوە کاکامەرانی دەلاک هاوسەرتان هاوژینتان زۆر زۆر هیلاک بووە. بە ئێمەش ئەوەی پێمان کرابێ وەکو ستاف لە خزمەتا بووین. ڕاستە بەداخەوە هیچ بەجێتی نییە
کە بەجێتیشی نەبێ بەرنمەیەکی ئاوا هەرمونگەی لێ دەرەچێ. ئێمە سواسی هەموو کەسان ناکەین کە پێشنیاریان کردووە، ئەوانەی کە ڕخنەیان گرتووە، ئەمە هەموو ڕخنەکانیان نەکەینە سەرمان سەرچاومان. بەڵام شاید خەڵک هەبێ بڵێ باشە گەر تۆکمە نین ئەگەر ناتوانن بۆچی کردان. بەڵام ئێمە هەموو هاتین سەو قەنەعەتی کە کردنی ئەم جۆرە بەرنامانە باشتر لە نەکردنی. دڵبەند مستەفای سینارێست و دەرهێنەر و ڕاگەیاندکار بۆ مروارەکانی غوربەت دەڵێ لە غوربەتدا ڕەنگە بە دوای هەناسەیەکدا بگەڕێیت بۆنی نیشتیمانی لێبێت، بە دوای پاساریەکدا بگەڕێیت بە زمانی پاساریەکانی نیشتیمان بۆت بخوێنن. غوربەت ئەو دەردەیە کە تەنها ئەوانە هەستی پێ دەکەن کە دووچاری بوون، بەڵام لە غوربەتیشدا زۆر جار تەنهایی و دووری و بێنیشتیمانی داهێنانت پێ دەکات. مروارەکانی غوربەت ئەو شنە بافێنکەیە کە بۆی دار ئەرخەوانەکانی نیشتیمانی لێدێ و بەردەوام دەدباتەوە شەقامە پڕیادگاریەکانی زەمەنی گەرمی عەشق و ئەوین، ئەدباتەوە کۆڵانە تەسکەکانی مناڵی و ئاشنا دەکاتەوە بە گۆرانی پڕڕۆحی کوردەواری. ساڵیادی ماندووبوونتان پیرۆز، بەردەوام بن، ماندوو نەبن. بەڕاستی بۆیە ئەمانەوێ سپۆنسەری بەرنامەکەمان بکرێ. زۆرینەی ستافەکانم خۆیان کارمەندی شوێنی ترن، ماڵ و خێزانیان هەیە، مەعیشەتیان هەیە. بەڕاستی ناکرێت تا سەر ئێمە هەمووی هەر بە خۆبەخش کار بکەین. زۆر سپاسیانەکەم، زۆر سپاسی و هەڵوێستاکەم. بەڕاستی کاک ئاسۆ خۆی کاسبە، کاک ڕێبوار بە هەمان شێوە خوێنکارە، کاک سۆران خوێنکارە و هێشتا کاسپیشە لەلایەکەوە. ئەمانە هەمووی کۆمەڵێک گرفتن کە بینەر ئاگای لێ نییە لە قوتەوە یەکسەر کۆمنتێک یاخود گلەیە کەکات ئەڵێ ئەو شتتان وایە کاکە ئێوە ئاگاتان لە گرفتەکانی ئێمە نییە، لە کێشەکانی ئێمە نییە. ئێمە زۆر سپاسیواناکەین کە گلەی ئەکەن بەرەوەی هەیەە لە خۆشەویستیەوە ئەو ڕخنانە ئەگرێ، هەشیانە لەوانەیە لە ئیرەیەوە بێ. بە هەردوو حاڵەتەکە زۆر سپاسیانەکەین. ئەگەر بێت و کواڵەتی وەک سوورە زۆر باشیش نەبێ مشکلەمان نییە، گرنگ ئەوەیە کواڵەتی چۆنێتی پەیامەکەی جەنابتان زۆر زۆر باش بێ کە کامێریکەمە تەختە دروست بە شێوەیەکیان. ئێستا ئێمە هەڵبەتە دوایی ئەو ئیکوپمنتە زۆر داما و فەقیر و هەژاران نەپشانەین هەموو خۆشەویستانی کە گلەییان کردویان کە گازندیان کردووە. خۆتان زان بەرنمەیەکی ئاوا لە چەناڵێکی تیڤیەوە پارێکی زۆری تێچێ. ئەم پارانش لەم ڕۆیە تیڤەکان بە سپۆنسەر پیاەکەن کە سپۆنسەریش کرا، هەڵبەتە دەستکراوە بن کە دەستکراوەش بوون هەموو شتێک لە خزمەتی بەرنمەکە بێ بە تایبەتی تەکنیکڵی. يعني بمعنى كلمة سايلم لبرو اللي ناوراسيا كتير داجني شفتها بارشيو مناعتهم ليه كاغا سويان بزحمة ئەما سویانە هەمووی ئەنتی ئەمەلنەوە بۆ هەموومان نەزانین کە کاگ ئاسۆ ڕەش بەناوبانگە. کاگ ئاسۆ کەسێکی زۆر خاچیە، بەڵام کوردوتەنیاڵێکی کەڵانشی کەمە زوو دڵی ناسکە لێمان عادزە بێت. پێمان خۆشە کاگ ئاسۆ کە بەڕاستی زۆر سپاسیەکەین بە خۆی و سێر کامێرەوە لە خزمەت بەرنامە مروارەکانی غوربەتە. بابزانین وتی بەڕێستان گلەیەک ئێستا لەبەر کامێرەی چ قسەیەکە هەیە بیکە؟ سپاس بۆ بالێ کۆمنتی بەڕێزانەوە دەست پێ بکەین، جا دوایی ئێمە خزمەت جەناویشان. سپاس بۆ هەموو کۆمنتەکان لە باشەوە تا خراپی گلێمە لەوان نییە. سەرسەرمان سەر چاومان ئیشەڵا هەوڵین غەڵەتەکان ڕاستکەینوانێ باشەکانمان زیاتر بکەین، باشتر بکەین. جا با بێنە سەر مەسەلەی ئەم زەحمەتەی کە جەنابی کێشید. بەڕاستی من زەحمەتی جەنابە هانیان وای لێکردم کە بێم لەم بەرنامەیە خزمەت بکەم ئەگە بتوانم بەخۆم و ئەو شتانەوە کە هەیە. ئەمە هی هەمومانە هی من نێوەتەنە. من لێکەم ڕۆژ کە بیستم بەرەسان دەتانێت زەحمەتی وا بکێشن خزمەتکردن بە کۆمەڵگەی کوردی و هونەرمەندان بە دنیایەوە زۆر بە فەخرم زانی. ئەگە بتوانم چەمکێکی بچووک لەم
کۆڵە هەڵگرم لەگەڵتا ئەوە بوو سپاس بۆ برایانم کە زەحمەتە یەکی شاوانی لەگەڵمە و سپاس بۆ کاکامەرانەوەی زەحمەتەی کای کێشێت دایما پشتیوان بەڵێ بەڕاستی بە عەرەبوتەنیا ئەڵێ وەراء كل رجل امرأة ئەموتەی عەکس کردەوە زۆر سپاسێکم کامیان ئەزانی منی شاردمە بەساڵە کاکامەران زۆر خۆشە ئەوە کوتوری کەمە دەرەوە هەزار ماڵی خۆی ئەرە من لێرە دارتوم دەست کاکم لێرەوە سێ حەوت پێدەن بە دارتوی داستنەوە ڕشتی وا کێگە دەزانی کە ئاقڵ بوو خێرم شیری بوو مەم خۆن یاڵە سۆران دەی باهمی نەشکەن بەسەرتانە هەرمەتی دەین سێ دوو یەک مەیڵم کاکە کاک سۆران بۆ کفتەکە بامان کەت خۆ دەی کاکە ڕێدی تەسویرین بەردەوامی من ناوەسی لە مروارەکانی غوربەتەوە تەواو کامیان کامەرانەکەینە دەرێم جارە حەقی خۆیەتی حەقی خۆیەتی لە سەرەتاوە باسیەوەم کردووە هەتا ئەم بەرنامی مروارەکانی غوربەت هەبێت خزمەت کا بە هونەرمەندی کورد لە کۆمەڵگەی کوردیە بە تاکی کورد من وەکو ئاسۆڕەش هەتا ئەو کاتێ بتوانم لە خزمەتا بم خزمەتەکەم هیوادارم تەمەن تەندروستی و مەشاکیلی ڕۆژگار هاوکارم بێت بۆی توانم خزمەتی زیاتر بکەم جا یەک خاڵی خۆشی کاک ئاسۆ لە پڕجاری وایە هەرەوەنەی کە دەرهێنەرەی و برێک ئەو یەکسەر بە گۆرانیە دەستی پێ کرد و کاک ئاسۆ گەمە شامی لەو خوارە پێی دەڵێنی گۆڵە کابە خۆمشێتی باڵا بووم بەسەد پیر و ئەسحابە گەمە شامی لەو خوارە پێی دەڵێنی گۆڵە کابە گەمە شامی لەو خوارە پێی دەڵێن گۆڵە زنجیرەی یەکەم زنجیرەی دووەم بەندە توانیم من ئەدیتینیش بکەم دوای ئەوە بوو نەمتوانی ئەدیتین یەک دوو بەرنامە بەڕێستان کردوتانە بەرنمەیە کاک ئاسۆ کردوێتی ما باقی چەند وەرکشۆپێکی چەند ڕۆژی کاکی دەرهێنا بۆ مۆنتاج بۆ کردمەوە لەبەرەوەی بودجەمان نییە و بۆ مۆنتاجکردن مۆنتاج خۆمەیکەم بەڕاستی زۆرێک لە کۆمنت و لە گلێ و گازندەکانە کرێ کە گلیان لە مۆنتاچێ کاکەگیان خانمێکی هونەرمەند ماڵە با بڕێوە دایکە ئەم هەموو ئەرکەم هەموو ئیشەم لەسرە بەرنامە ئەەکەم پرودیسەرم لەگەڵیشان مۆنتاجەکەم بەشی خۆم هەرە بێکەم و کڕیم هەبێ هەمومان مرۆڤین و من دەمەوێت جوانی و گەورەی خانمان لە غوربەت نیشان بین بە تایبەتی چونکە ئێمە لە غوربەتان مەنزەڵ یاپراقەکەم ئەوە کێ سەری مەنجەڵەکەی داخستووە کفتێ هەڵەوەشێ هەستم سەری لەو برنجەم بەم بڕۆ خات و کەژاڵنووری شاعیر و چالاکوان بۆ مروارەکانی غوربەت دەڵێ بەرنامەیەکی هونەری و ئەدەبیە کە لە ناو چواردیواری ماڵێکی تاراوگەنشیندا بەبێ سپۆنسەر و ستۆدیۆیەکی فەخم و پڕ ئینارەدا پێشکەشەکرێت بە ئیمکانیاتێکی زۆر سنووردارەوە کە هێندەی بێ پشتیوانی پێشکەشکارەکەی دەستڕاگەیشتن بە کەسایەتی پێشکەشکراوەکانیش سنووردارە بەرنامەیەک کە تەنیا خولیا سەرچاوی سەرەکی پاڵنەرەکەیەتی ئەوەش خولیا هونەرمەندێکی تاراوگەنشینی پڕ لە وزە و پرۆپۆزەڵی هونەریە بەڵام زۆر بێ پشتیوان و بێ سپۆنسەر بەرنامەیەک بۆ میلەتێکی خاوەندەیان کەناڵی تیڤ بێ کوالێتی بەڵام پارە بۆ ڕژاو میلەتێک کە هێندەی نەهامەتیەکانی هێندەی ڕەوە بە کۆمەڵەکانی هێندەی کۆچە ژێر پێ بڕەکانی بەناو هونەرمەند و ئەدیب و گۆرانی بێژی ساختی تیادا بێ میلەتێک کە بوون بە پێشکەشکار تیایدا ئەوەندەی قورسە ئەوەندەش ئاسانە قورسە بۆ کەسانێکی بەتوانە کە خۆیان خاوەنی بابەتەکەن و شەقی جوگرافیا دووری توور هەڵداون بۆ باوەشی خاکێکی دوور لە خۆ ئاسانیش بۆ کەسانێکی نامەعنی بە هەموو شتێکی ئەدەبی و هونەری بەڵام منسوبیەت و مەحسوبیەت و بۆ هەڵکەوتن ئەیان کات بە خاوەنی هەموو شتێک کە لە ئاستی دانین بە کورتی دەمەوێ بڵێم بەرنامەی مروارەکانی غوربەت کە ئەمە سعید کوردەی هونەرمەند ئامادە و پێشکەشی دەکات جیاواز لە هەر بەرنامەیەکی تر سەرکردنە بە ماڵی هونەرمەندان و ئەدیبانی تاراوگەنشینی لەبیرکراو
دەستڕانەگەیشتوو بە هیچ ماڵێکی ئەدەبی و هونەری لە تاراوگەدا. هونەرمەندانێک و ئەدیبانێکی بێدەست و بێ پشتیوان هێندەی خودی پێشکەشکارەکەی مروارەکانی غوربەت، کەسانێک کە ڕۆژێک لە ڕۆژان لە وڵاتی خۆیاندا هەر بەڕاستی مروارێکی بە نرخی بازاری هونەر بوون. بەڵام شەقی غوربەت لە بریسکانەوەیان دەخات و لە تاراوگەدا بەهۆی ئەوەی کە دەستگایەکی پەیوەندیدار بە بوارەکەیانەوە نییە بۆ دەستگرتنیان دەپوچێنەوە. لە کاتێکدا هەرگەلێکی تری نیشتەجێی تاراوگە بەهۆی ئەوەی کە خاوەن دەوڵەت و سیادەن لەسەر ئەرزی واقعی خۆیان لە دەرەوەش خاوەنی لۆبی سیاسی خۆیان و ڕێکخراون و دەیان دەستگای دەوڵەمەند بە پارە و کەرەستەی تایبەت و پێویستیان خراوەتە بەردەست بە شێوەیەک کە هەم سیاسیەکان و هەم ئەدیب و نووسەر و هونەرمەندەکانیان بتوانن لە وڵاتی دووەم درێژە بەکارەکانی خۆیان بدەن و لە پێشکەشکردنی بەرهەم نەوەستن. ئەمە بەداخەوە لەناو کوردان نییە، چونکە هەتا ئێستا بەهۆی بەلۆبی نەبوونی کوردەوە کورد نەیتوانیەوە تواناکانی خۆی لە تاراوگە کۆکاتەوە تا بتوانێت بە دەستە جەمعی بەرهەم پێشکەش بکات و ئەگەر کەسێکیش بیەوێ ئەو کارە بکات دەبێت لەسەر ئەرک و توانا و وزە و باری مادی دیاریکراوی خۆی ئەو کارە بکات کە ئەمە نەک تاقەت بڕووکێنە و لە توانای کەسدانە، بەڵکو لە کۆتاییشدا کە کارەکە بە ئەنجام دەگەیەنێت دەبینی کەسێک و کەناڵێکی پەیوەندیدار نایەت بەرهەمەکەی نرخدار بکات و خاوەندارێتی لێ بکات بۆ ئەوەی ئەو کارە بەردەوام بێ. ئەمەل سەعید کوردە وەکو هەموو پێشکەشکارێکی ئاسایی نییە، چونکە بێجگەلەوەی ژنێکی هونەرمەندە و ساڵانێکە هەمومان بەدەنگە بە سۆزەکەی ئاشناین، لەگەڵ ئەوەشدا کەسێکە خۆی شارەزای زانستی موزیک و ژەنینە کە ئەمە زۆر دەگمەنە لە ناو هونەرمەندانی بواری دەنگ و میوزیکدا. ئەمەش تایبەتمەندێتی بەرنامەکەی مروارەکانی غوربەتە کە داخەکەم ئەم خاتوونە وەک چۆن خۆی دانە مروارێکی بە نرخ و بەتوانایە هێزیشە بۆ هێزپێدان بەوانی تر پشتگوێ خراوە. ئەوەندەی من ئاگادار بم هەتا ئێستا هیچ لایەنێک ئاوڕی لێ نەداوەتەوە و هیچ کەناڵێکی تەلەڤیزیۆنی خۆی نەکردو بە خاوەنی بەرنامەکەی و ئامادە نەبوون سپۆنسەری بەرنامەکەی بکەن. لە کاتێکدا دەکرا ئیمکانیاتێک بخرێتە بەردەسی بۆ ئەوەی هەموو ئەو توانایانەی لە تاراوگە لە نێو وڵاتەکاندا پەرش و بڵاو بوونەتەوە کۆیان کاتەوە و بەردەوامیان پێبدا. ئەم کارەی ئەمەل سەعید کوردە ئەگەر لە نێو کوردانە بوایە ئەوە کەناڵەکانی تەلەڤیزیۆنی خۆیان پارەیەکی باشیان تەرخان دەکرد بۆ بەرنامەیەکی ئاوها کە ئێستا خۆی هەیە و هەمووان پشتگویان خستووە. بەڵام هیچ شتێک لە ناو میلەتی کوردە جێگەی خۆی ناگرێ و وەکو خۆی مامەڵەی پێوە ناکرێ بەداخەوە. زۆر سپاس بۆ هاوکارانم هەمیشە. جاری وایە لە شتێکا لەم ئاسێ بێ گروپی مونتاجمان هەیە ئەم بەڕێزانە لە خەتن هاوارەکەم هاواریان لێکم کێ لە خەتە تکایە هاوکاریم کا لەو شتە لە ئاسی بووم کاگ ئاسۆگەر لە خەت بێ بە ڤۆیس مەسیجێک یاخود بە فەیستایمێک پێمەڵێ وا بکە من دەست لە چەکش و پلایسەکە گرم و زۆر ڕاست بەس دیار هینم کردەوە شاردمەوە ئەم وارە ئاوا دەستگایەکەی من داوای لێ کاکە ئامادەن؟ کامێرەکان؟ ئامادەن دێ ساوند ڕاستە ساوند خۆم بات دەرهێنا ئەوە دەنگا ماشەڵڵی تۆپی نەمساویە. کاگڕێ بوار کوڕە ڕووخۆشەکەی مروارەکانی غوربەت کە چەند بەرنمەیەکی کەمە لەگەڵمانە ئامادەیە بەڕاستی زۆر سپاس دەکەین زەحمەتە کێشی ئەگەر عزێت نەبێ یەکتان مایکەکەی بنێ ئەمە حاڵە تامایکمان نییە بە حەزرەتی فەخری عالەمە و دوانەمانێ ئەویش بانێڵم قەینا بەسنی ئەوەشەیە ئێگرنگی بەرنامەی مروارەکانی غوربەت لەوایە بەڕاستی ئێمە بە ستافێکی کەمەوە بە کامێرە و بە زۆرترین نوقسانی ستافەکانمان هەیە ئێمە لازال هەر بەردەوامین. کاکرباریان بەخێر بێت. زۆر سپاس بۆ تۆ زۆربەی کات زەحمەتە کێشی هەنێ جار ڕۆنگ دایرێکشن بە شوێنێکی غەڵەتا ئەڕۆی لە بریۆی ئەدرسی ماڵی ئێمە بێتی بۆ ماڵی ناوەکەم گۆڕاوە لە ڕێبواری کامێرا بۆ بە ڕێبواری نەڤیگەیشن. پێمان خۆشە ئەگەر نازانم وتەیەکت هەبێ یاخۆ یادگارێکی خۆش لەسەر بەرنامەکە لەسەر خۆمان لەسەر ستافەکە. تاوان بەرنامەکەمان بەرنامەی بڵێ من دوو-سێ جارە لێرم ئەمە لە سەرەتاوە لێرە نەبووم. بەرنمەیەکی جوانە بەرنمەیەکی ڕێکوپێکە یعنی هەوڵمانداوە بە شێوەیەکی پرۆفشناڵ کار بکەین
تاوان کەم و کورتیش هەیە بەس لە چاو ئەوەی کە هیچ بودجێ نییە بۆ ئەم بەرنمەیە بەڕاستی بەرنمەکەمان بەرنمەیەکی زۆر باشە لە و هەروەها خۆشەویستی هاوڕێیان بەڕاستی خۆشەویستی ئێوە خۆشەویستی کاک کامەران وای کردووە کە من لێرە بم کاتێکی خۆشیش بەسرە بین و لە هەمان کاتە بەرنمەکەش دروستێک یەک کێشەمان هەیە هەمیشە ئەو بەرنامانەی کە زۆرترین پێکەنینی تیا بوو بێ کە کاک ڕێبوار کامێرەکەی بەرامبەر من بووە چونکە هەمیشە واستەکەم پێکەنێ بەڵام ڕۆژێکیان پێم وتم کاکە هەچی هەڵەکانی بەرنمەیە کاک ڕێبوار خەتای بەڕێستانە چونکە تۆ لە دوا بچڕای لێ پێکەن ناوتی کاکە من لە بیلادەوەم زۆر بەزەی پێ هاتە من هەر یعنی وام لەم ماوەیە کامێرایەکم لێ دزرا یعنی پۆلیسەکە وتی بەس پێم بڵێ تۆ کەسێکی نۆرماڵی هەرکەنی مەڵای من هەر لە ئەسەیە وا دەبێتم هەر چەمەند درێژ یاخوا هەر خۆش ڕێبوار چونکە عەدەسەکەی لەسەر ناگای لێمە زانا عەلی بێژەر و ڕاگەیاندکار سەبارەت بە بەرنامەی مروارەکانی غوربەت دەڵێ سەرەتا دەستخۆشیم بۆ هونەرمەندی ئازیز مامۆستا ئەمە بۆ بەرهەمێنانی ئەم بەرنامە هونەریە کە دەبێتە سەرچاوەیەکی زانستی هونەری لە دوا ڕۆژدا کە دەکرێت ناوەندە زانستیەکانی هونەر بۆ توێژینەوە وەک سەرچاوە سوودی لێوەرگرن چونکە ئەمە بە ئەرشیفکردنی ئەو هونەرمەندانەیە کە لە چاوی ئێستای میدیاکان دوورن و لە هەندەران دەژین و میدیاکانی کوردستان بەرامبەریان کەمتەر خەمن سپاس و دەستخۆشیم بۆ هاوسەری ئەزیزت کە هاوکارێکی سەرەکی پشتگیرێکی مادی و معنەوی و بەرنامەکەتە سپاس بۆ هاوکارانت لە ئامادەکردنی بەرنامەکە وە سپاس بۆ میوانە ئازیزەکانت سەرباری تێبینیم لە سەرلایەنی تەکنیکی و دەریێنانی بەرنامەکە کە زۆر جار پێکەوە ئاڵوگۆڕی بۆ چوونەکانمان کردووە بەشێکی مونتاج و کارەکانی خۆت بە ئەنجامی دەگەێنیت ئەمە جێگەی هەڵوێستە و دەستخۆشیەکی ترە کە وەک ژنێک سۆشەل میدیات بۆ کاری هونەری و سوودبەخش بەکاردەهێنیت ژیانت بە هونەرەوە سەرقاڵ کردووە بێئومێد مەبە تکا دەکەم بەردەوام بە ئەمەی تۆ دەیکەیت کاری دامەزراوەیەکی میدیاییە لە ڕووی تێچوون و تەکنیکەوە نەک تاکە کەس بەڵام من دڵنیام کارەکانت لەگەڵ هاوکارەکانت شوێنی خۆی دەگرێت دووبارە پیرۆزە بە هیوای سەرکەوتن کارەکانی خۆم نیشانە دەم کاتێک لە چێشخانەم چێژ لێرەم یاخود لێرەیەم یاخود لە گۆرانی ئەڵێ من بە ئەنقەز ئەمانە نیشانە دەم لە بەرەوەی لێرەیە گەورەی و جوانی خانمان نیشانە دەم کە من بتوانم هونەرمەند بم بتوانم پێشکەشکار بم بتوانم بەرنامە ئامادەکەم خواردن دروستکەم دایک بم لە ماڵە نازانم خوێنکار بم هەر شتێک بم کەوابێ بێگومان خانمانی تریش دەتوانن هەمان کار بکەن لەبەرەوە بە عیبە ئێمەمانە نیشان نادەین خاتوو سۆزان مامەی شاعیرە و ڕاگەیاندکار لەسەر مروارەکانی غوربەت دەڵێ وا ساڵێک بەسەر بەرنامەی مروارەکانی غوربەتدا تێدەپەڕێ ئەو بەرنامەیە کە لە ئامادە و پێشکەشکردنی هونەرمەند ئەمە سەعید کوردەیە بە هاوکاری خێزانەکەی و هەندێک لە هاوڕێیان کە ستافەکەی لە پەنجەکانی دەستێک تێپەڕ ناکات لە شاری لەندەن ئامادە و پێشکەش دەکرێت هەموو بەرنامەکەش کارەکانی لە ماڵەکەیدا بە ئەنجام دەگەێنێت من لێرەوە دەستخۆشی لە هەر کارێک دەکەم ئەگەر چیش کارێکی سادە و ساکار بێت ئەوەی لێرەدا دەمەوێت ئاماژەی پێ بدەم مادام خات و ئەمەل خەونێتی بەرنامەیەکی وا بکات کە لە پێناو خزمەتکردنی هونەرمەندان و نووسەراندا بێت بە تایبەتی ئەو کەسانەی لە تاراوگە دەژین با هەوڵ بدەین بە پێی توانە یارمەتی دەربین من وەک خۆم کە بۆ یەکەم ئەڵقەی بەرنامەکەی بانگهێشتی کردم پێم گوت ئامادەم یارمەتی هەر کەسێک بدەم کە پێویستی بە من بێت بۆیە پێویستە هەمووان یارمەتی دەر و خۆشەویستی ببەخشین لە پێناو هەر کارێکدا کە خزمەت بە جوانیەکانی مرۆڤایەتی بکات
بەرنمەیەکی واش کە بێ سپۆنسەر و لە تۆڕی کۆمەڵایەتیەوە بڵاو دەکرێتەوە لە دوور لە نیشتیمانەوە هیوادارم بۆ هەنگاوی داهاتوو باشتر و باشتر بچێتە پێش تا لە هەکبەی غوربەتدا مروارەکانی نیشتیمان بزر نەبن. ئەوانەی ڕۆژانێک لە نیشتیماندا دەنگ و ڕەنگ و سەدای خۆیان هەبووە لێویان بەر ئەلحەدی جوانی کەوتووە. دووبارە دەستخۆشی لە خات و ئەمەل و هاوڕێی یارمەتی دەرەکانی دەکەم. هەروەگەزانن ئێمە ماڵەکەمان وەکو ستۆدیۆ بەکارهێناوە بەڕاستی چونکە گەر ستۆدیۆ بگرین بە سەعات ستۆدیۆ لەگەڵمانە ئەبێ بەکرێ بگیرێ. جاری وا هەبووە لە کاگ ئاسۆ یاخود کاک سۆران لە ناوەڕاستی تەسویرا 3 2 1 and silent یادەنگ بابا action. بەڕاستی زۆربەی کات ئێمە خۆمان بە ئەنقەس هەندێ بۆ خۆشی پشتی کامێرە نیشان ئەدەین بەبینەر. ئێمە هەنێک لە هاوڕێیان پەیوەندیەکەن ئەڵێت کایە ئەوە ناشرین بەرنامەکە ناشری نەبێتیوانە نەخێر. ئێمە لەبەرەوەی بە دەمامکەوە کار ناکەین، ئێمە بە قیناعەوە کار ناکەین، ئێمە ئەمانەوەی خەڵک بزانێ ئێمە چەند سادەین، چەند برایەکی دڵسۆزی ڕوحی لەگەڵمان کار دەکەن بە دڵسۆزیەوە. پێم خۆشە ئەوانیش هەنێجار لە پشتی کامێرەوە دەرکەوین بێنە بەر کامێرە هیچ کێشێکمان لانێ بە عکسەوە. ئێمە ئەڵێن هەڵەکان لە ژیانە مامۆستامانن جوانتر فێری جوانی ژیانمانەکەن لەبەرەوەی ئێمە ناترسین لە هەڵەکانی خۆمان ئەگەر نیشانی بدەین. سینەما هەیە و ئەشتوانم ئیسپاتی کەم. سەرەتا زۆر سپاس بۆ کۆکردنەوەمان لێرە بەڕاستی دەست پێشخەریەکی زۆر شتێکی جوانە، کارێکی زۆر جوانە. لۆگۆی بەرنامەکەمان کە مروارەکانی غوربەتە لەلایەن بەڕێزیان کاک سۆران سۆرانیەوە دیزاین کراوە. هەروەها کاک هیوای حاجی ئەحمەد هیوای کورساد بەڕێزیشیان لۆگۆیەکی بۆ ناردین، بەڵام بەپێی بڕیاری هاوڕێیان وتمان لە سیزنی دووەمە ئینشەڵڵا گەر بەردەوامیمان هەبێ ئەو لۆگۆیە دادەنین. زۆر سپاسیەکەین. ئەم مرواری غوربەت ئەم قاپەکە لە ناو هەمویانە زۆربەی بەرنامەکان هەمان بووە. ئەمە دیزایانی هونەرمەند مەریوان جەلال. زۆر سپاسیەکەین. گرینسکرینمان نییە کە بتوانین مەسەلەن باگراوند بگۆڕین، ینی هەندێ زەروری هەیە بۆ بەرنامەکە ئیشەڵڵا بۆ داهاتووتر ئێمە هەوڵین بە پێی توانای هەمومان بتوانین بەرنامەکان یعنی وا وەسفی بەرنامەکە و کرد سپاس بخوا کەمێک تۆزە خۆمان لە خۆبایی بین یعنیەوە نەباشین. ئەڵام بەرنامەکە لە ڕووی ڕیکۆردکردن و لە ڕووی پێشکەشکردن و لە ڕووی ینی مۆنتاژکردنەوە فەرقێکی وای نییە لەگەڵ بەرنامە. زۆر سپاس و مۆنتاژ خۆمەیەکەمەوە ئەو شەهادە تەزیدەکەم بەڕاستی زۆر زۆر باشی. کاک هەندرێ لەرکی ئێمە نەگەن بەرنامەکە لە شوێن شوێنەکەین ئەسڵەن کاکاوەرە کراسی ژەیە بە میوانەکان کاگەندرێن هەر کراسی لەبەرە نەبوو کاکاوەرە کراسی کراسی لەبەرا بۆ فەقیرە بۆ لەبەریا بوو بڵێ هەندرێن بە کراس کاک هەمال کاک حەمال بۆیە بمتاکە نا کەمال حەمە کەریم کەمال حەمە ساڵح نەوە بۆی غەڵەتم کرد. کاک حەمە ساڵح چییە کاک پڕە لە یادگاری بەڕاستی هەما باز بارامی هونەرمەند سوودێکیان ئەسووتێنێ و ئەتبرژێنێ بیری نیشتیمانە ئەمە گۆرانی کەمودی تێنەکانی تۆ گۆرانی بێژیت نۆڵە مەمەسا دەنگم خۆشە بەڵام ئەگەر ئەزانم ئەزانی دەنگم خۆشە گۆرانی بن وتی بەڵام تۆ هەمی وەکو قورئان دەڵێیت بیرم بەخەنەوە من لە قەوەکەم لە ئاسۆڕۆشەوە گۆڕا بە دوو گڵاسی لە مروارەکانی غوربەتەوە پیرۆزبایی ساڵی تازە لە هەموو گەلی کوردەکەم چەند دووربین هاوڕێ لەو نیشتیمە